سێ بەهیا لە مزگەفتە و ماڵە تازیە ئێریژ لای هەند ئەنجومەنێن گوندا لە سنوورێ ئامێدیێ بڕیار هاتیە دان و ببنێت دڕۆژ وەکو بارسفکیەک لەسەر ملێن ماڵە تازیە تایبەت و بارودۆخێکی وەکو نهادا نەبوونە موچەیە و قەیرانە دارایی و بەشێک ji هەوڵاتیان هەند گوندا دخوازێن کو ئەو گوندێنماییژی بیر لەوێ چەندێ بکەن و ڕۆژێن تازیە کێم بکەن. کم گنده جواتو بلیت ما بریاردو ان تازیب که نداروش و بری ماجی جواتو گنده گیزه و سیگیر جا بریاردوی ان تازیب نداروش سمل العالم بیتگرانی هم اقتصادی هم مالی هم عالم بشوله عالم بکاره هم دخواز شمیات کن عالم خر وقت ما بکنه داروش و هیچ سوکتر جیلی بکن یعنی هدی بکنه روجک قالك باشه واسه خال يعني قبل دروش بو هر دو جیلا بو خدان تازی جی بو گندی جی به هبیا باشتره و دروش يعني باشه بو مخرب نینه و ده مصرف پیچکی بتلهید و ده قلبان سبلت خدان تازی کم بید مامۆستایەکی ئاینیژی لە ئامێدیە دەربارەی ئەوی بابەتی وەها دەبێژە قدیم داد کوداوری دو صابو تازی دو خلق که خار نچید کرد و بوم رمایتید به کسفکاتی و هم قوله که های می پیغمبر سبن وقت مامی مری گویی خانه بو چه کن که چون که اود مشغولن مصیبت خوبه هنگ کاری بکن و خانه ببینن اما وی وقتی و وی وضعی نو که از بین باشتر اوه که سر بار مصابیه و که اهل میتی گران نکن بخوب کتا دروش آن حتی روزک جی چید بیتن او بدانیتن وقت که نحیا مادیج دا گرانی نشه بیتن. لسنوی قازامیدی انجمن چندین گندا بریار داین لشوینا سێ ڕۆژیان تازیە بکەنە دڕۆژ و هەنجوان ئەندامێن گونداژی دخوازن کو هەمی گوند بیر لەوێ بریارێ بکەن و دەداهاتیدا ببیتە ڕۆژێک چونکی دنهادا تازی بارگیرانیەکا دیە لەسەر ملێن ماڵە تازیێ نیادورەمەری NRT قازا ئامێدیێ.